البەتە من لەوە ڕاهاتووم لە هەمولایەکی کوردستانی گەورە و ملەتەکەمان بە شێوەی جیاجیا هەرکامەوە بە شێوەی ڕنگ و هونەر و تەفکیری خۆیان محەبەتیان بووە و محەبەت لەگەڵ منەکەن. منیش سپاسی قەدرزانی ئەو ملەتەمەکەم و ئەوەی کە پێو ژیاوم و پێ ئەژیم و پێ دڵخۆشم ئەو محەبەتەیە کە لە مخابل فقط من پێم وایە هونەرێکی سادقانە بووە کە بە ملەتەکەم وەختی خۆی داومە. سپاسی تەبان کورساتی شەکەم کە هەمیشە لە کارەکان منە پێشقەدەم بووە ئیمڕۆژیش هەر بەو شێوەیە. بەڵام حەزەکەم لەگەڵ ئەوە باسی هۆنەری کوردی بکەم کە هیوا پاشایی یەکێک لە کوڕەگەنجەکانی ملەتەکەمان کە خەڵکی کرماشانە ئیمڕۆژ لە لۆس ئانجلس ئەژیت و لەوێ هۆنەری ڕاستەقینە و کەرەکتەر و شەخسیەتی مرۆڤی کورد بە تایبەت لە دیدی یا ڕوانگای ژنەکانەوە کچی کورد ژنی کورد بردووە لەو دوورە وڵاتە تەرحی کردووە بۆ ملەتانی جەهان و ئەمە پڕە لە هۆنەر پڕە لە هەستی ئینسانی. یعنی کاتێکە سێری ئەو جلوبەرگی ژنانەکەیت کە کێشاویەتی یا ئەو عەزەمەتەی کە هونەرمەندانی چەند سەد ساڵ لەمەوە بەر توانیوانە بە ڕنگ بە فکر بە دیزاین بتوان خۆیان بڕازێننەوە خانمەکان بڕازێننەوە. ئەمە شتێکە مۆهبەتێکی خۆییە، ئەمە شتێکی عادی نییە لە کاتێکە دائم هەر لە ڕاونان و دائم لە ئەنفال و ئەو شتانە بووە بەڵام هیچ وەخت هۆنەر و فەرهەنگی گەلەکەی خۆی لە بیر نەچووە. ئەمە شارسانیەتی ملەتی کورد ئەگەیەنێت. شێوەیەکە پشتمیان دیارە شێوەیەکی مامۆستا مەزهەری خالقی کە بە شێوەیەکی تایبەت دروستکراوە لەلای هونەرمەندی دەستڕەنگین کاکە هیوای پاشایی لە هونەرمەندەکانی کرماشان کە دانیشتۆی ئەمریکان کاکی وا وەکو شێوازی هونەری خۆی وا هەڵبژاردووە کە لەسەر کەلتۆری کوردی یعنی تەمام سوژەکانی لە ئیشی هونەرەکەی سوژەی کوردایەتی و کوردەواری و کەلتۆری کوردە بە تایبەت ئاماژەی داوە لەسەر جلی کوردی جلوبەرگی کوردی دووبارە بە تایبەت بۆ ژنان کە لە هەموو چوارپارچەکەی کوردستان زۆربەی شێوەکانی دیار دەکات کە یعنی بڵین کەلتۆری جلوبەرگی خەڵکی کوردستان بە تایبەت بۆ ژنانی کورد چییە. هەروەها لە ڕێگای شێوەکاری هونەرمەندانی پایە بەرز هونەرمەندانی کە ینی لە مێژووی کوردستان و گەلی کووردا دەمێننەوە شێوەی ئەوانیشی بە ڕێوڕسمێکی زۆر جوان ئامادەیە کات و هەمووشی پێشکەشەکات بە هونەرمەندەکان یا شوێنێکی وەکو ئەنستیتوتێکە لە پۆری کوردی کە بمێنێتەوە بۆ وەکو ئارشیڤێک بۆ فەرهەنگ و کەلتۆری کورد. ئەو وێنەیە مامۆستایە کە ئامادە کردبوو زۆر بە زەحمەت گەیشت لە ئەمریکاوە بۆ ئێران و لە ئێرانەوە بۆ کوردستان.